لە دوایین ڕووداوی هێرشکردنە سەر کێڵگەی بەرهەمهێنانی غازی سروشتی لە چەمچەماڵ بۆشایی ئەمنی و نەبوونی پلان بەڕوونی دەرکەوتن. نێوەڕاستی ساڵی 2022 یەکەم هێرشی موشەکی و درۆنی کرایە سەر کێڵگەی کۆرمۆر سەرەڕای چەند بارەبوونەوەی هێرشەکان تا دوجار زیانی گەورەی لێکەوتەوە، نەپلانێکی ئەمنی تۆکمە بۆ پاراستنی و نەجێگرەوەیەک بۆ بەرهەمهێنانی کارەبا گیرایە بەر. زیان گەیشت بە کۆرمۆر تەواوی جموجۆلی بازرگانی و حتا کۆمەڵایەتی و ژینگە و هاوڵاتیان بە گشتی زەرمەندیان بارودۆخە بوون. بەڵام دەبێ عێراق بە تەواوی لەگەر هەرێمی کوردستان لە گفتوگۆدا بن و بکەونە ڕێککەوتنێکی کۆتایی بۆ پاراستنی سەرچاوەکانی ژێرخانی ئابووری عێراق و هەرێمی کوردستان. وەکو ئاشکرا کۆرمۆر 180 کارەبای هەرێمی کوردستانی دابیر دەکرد و 500 مێگاوات کارەبا ڕۆژانە دراوەتە خوار و ناوەڕاستی عێراق کە ئەمە سەرچاوەیەکی گرنگی وزەیە و دەبینین زۆر جار پاڵاوگەکانی نەوت هێرشی درۆنی یا هێرشی تیرۆریستی دەخرێتە سەر. ئەمە لە ئەستۆی هەم حکوومەتی هەرێمی کوردستانە و زیاتر لە ئەستۆی حکوومەتی عێراقە دەبێت بە شێوایەکی پلان بۆ داڕێژرا و شێوازێکی ئەکادیمی و زانستی بتوانن پارێزگاری لەم سەرچاوە داهات و ژێرخانە ئابووری عێراق بکەن. لای خۆشیەوە چاودێرێکی سیاسی دەڵێت لە کوردستان وەزارەتی پلاندانانمان هەیە، بەڵام ئێمە هیچ پلانێک نابینین، بە تایبەت لە ئەگەری دروستبوونی قەیرانێکی وەک کارەبا و موچە. پێویستە پلانی شوێنگرەوە هەبێت. وەزارەتێکمان هەیە، وەزارەتی پلاندانان، بەڵام ئێمە هیچ پلانێک نابینین لە هەرێمی کوردستان کە لە کاتێکە ئەگەر قەیرانێکمان بۆ دروست بوو، کاتێک قەیرانی موچەمان بۆ دروستە بێت لەگەڵ بەغدا، هەرێمی کوردستان بەدیلی هەبێ پلانی هەبێ بۆی جێگرەوە چی بکە بۆی موچەی موچە خۆر بدە. کاتێک کارەبا نابێت پلانی چییە بۆ ئەوەی جێگرەوەیەک هەبێت چۆن کارەبای ئەم خەڵکە بدە. کاتێک شێشەی ئابووری دروستە بێ، قەیرانی ئابووری دروستە بێ، پلانێکی نییە، پرۆژەیەکی استراتیژی نەبووە بۆ داهاتوو کە بڵێن ئەمە پرۆژەی هەرێمی کوردستانە، پرۆژەی ئابووریە مستغنیە بێنیازە لە بەغدا، لە حکوومەتی اتحادی، لە حکوومەتی فێدراڵی. ئەمە پلانی هەرێمی کوردستانە. بەداخەوە حکوومەتێکیمان هەیە بەڕاستی یعنی ئیفلیجە، حکوومەتێکی دابەش بووە. نەبوونی پلان بۆ پاراستنی ژێرخانی وڵات و نەبوونی پلانی بەرامبەر و لە ئەگەری بەرکەوتنی زیان، هەموو ئەمانە بەڵگەی لاوازی دەسەڵاتێکە کە تەمەنی 33 ساڵ حکومڕانیە، بەڵام حکومڕانیەکی حزبی و کەسی و گەندەڵ و بێپلان. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.